ما وەکو مامۆستایانی سنووری ناحیەی قەسرێ بەگشتی و بەشێکی مامۆستایەکانی ناو سنتەری چۆمان و ناحیەکانی دیکە لە بەرامبەر ئەو بارودۆخە سەختە ئابووریە کە چەند ساڵێکە مامۆستایان تێیدان ئێمە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان ڕاگەیاندووە. لە ساڵی 2016 کاتێکە حکومەتی هەرێم بەناحەق سیستەمی زۆرە ملەی پاشەکەوتی موسەی بەسەر مامۆستایان و بەسەر سەرجە فەرمانبەرانی کوردستاندا سەپاند، بارودۆخی هاوڵاتیانی کوردستان و فەرمانبەران و مامۆستایان کەتە دۆخێکی سەخت و کەوتە بارودۆخێکی زەحمەت. ئێمە هیوامان ئەوە بوو ئەو بارودۆخە بە زووترین کات تێپەڕێنین، بۆیە لە ماوەکانی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا لەو 3 ساڵی ڕابردوودا پێمان بە ویژدانی خۆمانەوە ناو نەمان هێش پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا پەچی بکەوێت. بەڵام کاتێک کە ئەبینین ئێمە لە ساڵی 2017 ومێدی ئەوەمان هەبوو بە کۆتایی هاتنی ئەو ساڵە لە ساڵی 2018 کێشە و ناکۆچی ئابووری و سیاسیەکانی حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی ناوەندی یا حکومەتی بەغداد چارەسەر بێ و ئەو بارودۆخە هەموارە ئابووریە کە باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە کۆتایی بێ. بەڵام کە دەبینین حکومەتی هەرێم لە بەرامبەر ینی ئەرکەکانی خۆیدا لە ئاستی بەرپرسیارەتی خۆیدا بێباکە، ئێمە هەر بەڕاستی ناومێد بوون و بایکۆتی پرۆسەی خوێندنمان تەنها لە پێناو داواکانی خۆمانیە، تەنها ینی لە پێناو بەرژەوەندی تایبەتیەکانی خۆمیان نییە، بەڵکو داوای سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان، داوای مامۆستایانی هەرێمی کوردستانە، داوای ینی داواکاریە بۆ مافی ڕەوای برا و باوکی ئەو قوتابیانەی کە ڕۆژانە دێنە مەکتەب و ئەبینی لە ئانوتەکاندا بە 4-5 قوتابی خەریکی خواردنی جوزێکین. ئێمە کاتێک کە ئەو دیمەنانە ئەبین هەر بەڕاستی ئازارە خۆین، هەر بەڕاستی ینی ئەو حکومەتە گەیشتۆتە ئاستێک هیچکە نەشەرعێتی. ئێوە بایکۆتان بۆ ماوەی چەند ڕۆژ ڕاگەیاندووە لەگەری وەڵام نەدانەوە یا قوتناتنە سەر خەچی وەزارەتی پەروەردە بە تایبەتی حکومەتی هەرێم، ئێوە چ هەڵوێستی ترتانە بێت؟ ئێمە وەکو دەستپێک ماوەی هەفتەیەکمان دیاری کردووە، ماوەی 10 ڕۆژمان دیاری کردووە. ئێمە لە ماوەی ئەو 10 ڕۆژەمان وەکو دەرفەت و وەکو مۆڵەت لە بەردەم حکومەتی هەرێم و لە بەردەم حکومەتی بەغداد داداناوە پرس و قەیرانی دارایی چارەسەر بکەن. لە حاڵەتی وڵام نەدانەوەی لەو ماوەی کە بۆمان دیاری کردوون، لە حاڵەتی وڵام نەدانەوەی ئێمە بڕیاری کۆتایی خۆمان دەدەین ئەو کات ڕەنگە پرۆسەی بایکۆتی خوێندن لە هۆڵەکانی خوێندندا درێژ بکەینەوە. ئەو کات مامۆستایانی کوردستان، مامۆستایانی سەربەرزی کوردستان، مامۆستایانی سەرلێکراوی کوردستان بەرپرسنی لە بەرامبەر شکستێنانی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان، چونکە ماوەیەکی کەم نییە، ماوەیەکی چەند مانگێک نییە. ئەم قەیرانەشی درێژخایەنە و بە تەواوەتی مامۆستایان لە تینیان دەرچوە چیتر تەحمولی بکەن. بەڵێ زۆر سوپاس. ئەسمەلای مامۆستایشتر ئەویش زیاتر قسەم بۆ بکات لەسەر بایکۆتەکەیان. ئەگەر مامۆستا تۆ قسەمان بۆ بکەیت سنووری بڵین لە دوێنێەوە باڵەکایەتی مامۆستایان ڕایانگەیان کەوا بایکۆت بکەن، بۆ تەنها ناحیەی قەسرێ بە تەواوی بایکۆتیان کردو، شوێنەکانی تر بایکۆتیان نەکردو ئەمڕۆ؟ سەرەتا سوپاس بۆیەوە. وەک چۆن لە بەیاننامەکەمان دیارە کە ئێمە ناحیە قەسری سەر بە پەروەردەی چۆمانین. 2 ڕۆژ بەر لە ئێستا دەستەی بەڕێوەبەری ناڕەزایی مامۆستایان کۆبنەوەیەکی بچکۆلانەمان ڕێخست لەسەرەوەی کە ئێمەش هاوشانی سنوورەکانی تر بە تایبەت ئەو دی و ئیش بکەین لەسەرەوەی بە سادەرچین داواکاریکە موچەی مامۆستایانە داوای حەق خۆمان بگەێنین بەدەسەڵات لە ڕێی ڕاگەیاندنەکەشمانەوە کە خۆی لە 3 خاڵ دەدیتەوە. ئەویش یەکەم لابردنی سیستەمی پاشکەوتی موچەیە کە ئەوان جارێک بە ناوی دەرماڵەی هاندان کە لە 150,000 خۆی دەدیتەوە، ئەوەش نەبووە حەل. ئەوە هات وەرزی دووەمە دەبینین تەنها 1 جار هاتووە، ئەوە نەبووە بەدیلی ئەوەی کە مامۆستایان بتوانن بەردەوام بن لە پرۆسەی خوێندن. دواتر داواکاری ئێمەش لە بەیاننامەکە دیارە کە خۆی دەبینێتەوە لە ڕێکەوتنی نێوان حکومەتی هەرێم و حکومەتی ناوەند لە بەجێرەی ئەوەی کاوان بڕیاریان داوە لەسەرەوەی هەر یەک لە وەزارەتی پەروەردە و تەندروستی بڕی 250 ملیارد دیناریشی بۆ تەرخان کراوە کە تایبەتە بەو 2 وەزارەتە. بەڵام ئەوەش دەبینین هیچ خۆی لە جێبەجێکردن نەدێتەوە. دواتر سنووری ئێمەش بەرفراوانە. پرسیارەکەی توش کە دەڵێ لەبەرچێ دیارە ئەوانیش لە پەیوەندیدان سنووری ناحیە گەڵاڵە و سمیلان و ئازاد ئۆمراوەیی ئەگەر بکرێ ئەوە بپرسی لە مامۆستایان
لە ئێستەیە ئەو بایکۆت و مانگرتنە کە ئەوان بەنیازن تا هەفتەیەک یاخود 10 ڕۆژیکە ئەنجامی بدەن ئەگەر لە حاڵەتێکە لایەنە ئەمنیەکان هاتنە سەر خەت و نەیان هێشت ئەوان درێژە بە بایکۆت بدەن ئەوان چ هەڵوێستێکیان دەبێ لەو حاڵەتەدا. بەڵێ هاوکارم ئەپرسێتن ئەگەر لایەنە ئەمنیەکان هاتنە سەرخەت و ئەوان هاتنە سەرخەت ئێوە چه هەڵوێستانە بێتن ئەو کات ئایا درێژە بە بایکۆت دەدەن یاخود بەردەوامە بن لەسەر بایکۆتکردن؟ بێگومان لە هەر حاڵەتێکی لایەنە ئەمنیەکان بێنە سەرخەت بۆ گوشارکردنە سەر مامۆستایان دڵنیا بن لەوەی کە مامۆستایانی بەشێک لە مامۆستایان بە تایبەتی لە ناحیەکانی دیکە کە ئێستا بایکۆتیان کردی دڵنیا بن لەوەی کە ئەوانی سوورتر ئەکەن لەسەر بایکۆتکردن و ئێمەش زیاتر سوورە بین لەسەر بایکۆتی درێژتر و درێژخایەنتریش ئەوان ناتوانن هیچ گوشارێک بکەن لەسەر مامۆستایان چونکە ئێمە نەهاتوینە خۆپیشاندانێکی گەورە و زەبەلاح بکەین نەهاتینە هەڵبگرتینە سەر هیچ دام و دەستگایەکی حکمی تەنها سەرەتاییترین کە بەداخەوە ئەڵێم شەرمنانەترین ئەوڕۆ من وەکو خۆم شخصیان هەرچەند شانازیەکەم کەوەی بەشدارم لەوەی کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردێ بەڵام شەرمەزاریشین لەوەی کە سەرەتاییترین بچووکترین مافی خۆمان با بڵێن پەیڕەو کردووە کە بایکۆتە لە ماڵەکانی خۆمان. ئەمڕۆ یەکەم ڕۆژی بایکۆتان بوو مدیرە بەڕێوەبەرەکان هیچ داوایان کردووە بستنەوە دەوام یاخود چاوسوورکردنەوەیەکە بۆ لە مامۆستایان هەموو بەڕێوەبەرەکانی سنووری ناحیە قەسرێ بەدڵنیاییەوە هەمان موحاناتی مامۆستایان هێن چونکە دوازار ئەوانیش مامۆستان و ئەوانیش بێبەش کرای لەو ئیمتیاز و لەو ماف و قوتی خۆیان بەڵام ئەوان لەبەرەوەی بەرپرسیارەتیان هەیە بە دڵنیاییەوە گوشار لەلایەن پەروەردەکان لەلایەن بەڕێوەبەری پەروەردە و سەرپەرشتیارەکانەوە لەسەر مدیرەکان کرا بەڵام ئەوانیش ناتوانن دوازار لە قسەی مامۆستایان و لە تەواگەرتەوەی مامۆستایان بایکۆتیان کرد مدیرەکان چی دەکەن تەنها ئەویان لەسەرە دەرگای مەکتەب دەکەنەوە بۆ ماوەی چەند خولەکێک دواتر دای دەخەنەوەیانیش وەکو ئێمە چونەوە ماڵی خۆیان و بایکۆتیان کرد وەکو ئێمە. بەڵێ زۆر سپاس. دیارە لە سنووری پارێزگای هەولێر کاماژەم پێدا لە سەرەتا ناحیەی قەسرە یەکەم شوێنەکەوە بایکۆتی مامۆستایان بایکۆتیان ڕاگەیاندووە و زیاتر لە 100 مامۆستا بێتن کەوا لەو قوتابخانانەی لە ناحیەی قەسرێ دەوام ئەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازادۆمراوەیی لە ناحیەی قەسرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ میوانەکانی شت.